پرسیاری زیاتر لەسەر ئەم بابەتە کە داخۆ ئەم ڕووداوی کە ڕوویداوە هەڵگەڕانەوەی گروپی ڤاگنەر بە چۆ دەکا و ئاکامی جەنجی رووسیا و ئۆکرانی بەرەو چۆ دەبات. ئێمە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر حاتەم حەسوون سەرۆکی ئاکادیمیای ئەمریکی بۆ خوێندنی باڵا کە ڕاستەوخۆ لە مەغریبەوە لە ڕەباتەوە لەگەڵماندایە. جەنابی دکتۆر حاتەم شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سەرەتا با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. خوێندنەوەتان بۆ هەڵگەڕانەوەی گروپی ڤاگنەر لە دژی رووسیا چییە؟ وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاستان لێبێت، سڵاوتان لێبێت دووبارە و سوپاسی بەڕێستان دەکەم و هەروە سوپاسی بینەرانی کەناڵەکەتان دەکەم. لە ڕاستیدا وەکو پێشەکی ئێوە ئاماژەتان پێکرد بوو ڕووداوەکانی ڕۆستۆڤ لە باشووری ڕۆژئاوای رووسیا بێگومان ئەمە لە ڕاستیدا هەڵگەڕاوێکی چەندین ڕەهەندی هەیە کە لە سەرەتاوە دەتوانین بڵێین ڤاگنەر کاتێک شاری باخموتی کۆنتڕۆڵ کردبوو هەندێک ڕکابرێتی و هەندێک کێشە ڕوویدا لە نێوان گروپی ڤاگنەر و وەزارەتی بەرگری رووسیا کە هۆکارەکانیش ئەوە بوون. ڤاگنەر باسی لەوە کردبوو کە وەزارەتی بەرگری رووسیا چەکی پێویست بە ڤاگنەر نادات و لە ئەنجامدا دواتر خۆتان دەزانن باخموت ڕادستی سوپا کرایەوە و دوای ئەم کارە کە کرابوو لەلایەن ڤاگنەرەوە دووبارە هێزەکانیان بۆ پارێزگای ڕۆستۆڤ گەڕێنرانەوە و ئەمەش ئێستا وەکو هەوڵێکی کودەتایە، هەوڵێکی کودەتای سەربازیە. ئەگەر بێت و سەیری ئەم هێزانە بکەین پەیوەندیەکی بەهێزیان هەیە لەگەڵ سەرۆکی رووسیاوە لە ساڵی 2014ەوە چونکە خۆتان دەزانن ئەو کەسێک کە ئێستا سەرۆکی ڤاگنەرە بەرپرسی خواردن و چێژگای پوتین بوو. ئێستا هێزەکانیان لە سووریادا هەن، لە لیبیا هەن، لە مۆزەمبیق، لە ئەفریقای ناوەڕاست و مالی و لەم وڵاتانەدا ڤاگنەر بوونیان هەیە و هەروەها لەو کانانن کە کانی زێڕن لە سوودان. بۆیە ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە سوودانیش بە هەمان شێوە لەبارەی ئەو شەڕناوخۆیە کە هەیە. ئەو پرسەی کە ئێستا هەیە بە بۆچوونی من هەندێک کاردانەوەی جیاوازی دەبێت تەنانەت ئەگەر هاتوو ئەم سەر هەڵدانش ئەم هەڵگەڕاویەش شکستی پێبێنن ئەمە کاریگەری بەسەر هێزە ئەمنیەکان و سوپادا دەبێت کە ئەوانیش ئەگەریان هەیە ڕۆژێک هەڵگەڕێنەوە. بەڵێ بە بۆچوونی من گۆڕانکاریەکی گەورە بەهۆی ئەم ڕووداوەوە گۆڕانکاریەکی گەورە لە جەنجی رووسیا و ئۆکرانیا دەبێت. زۆر باشە دکتۆر حاتەم، بەڕای ئێوە کاریگەری ئەم هەڵگەڕانەوەیە، هەڵگەڕانەوەی گروپی ڤاگنەر بەرامبەر رووسیا، کاریگەری ئەمە لەسەر جەنجی رووسیا و ئۆکرانیا چی دەبێت؟ بێگومان کاریگەری دەبێت و کاریگەریەکی گەورەی دەبێت و هەروەها ئەمە کاریگەری بەسەر معنەویەتی سوپاشدا هەیە. ئەمە کێشەکەیە. باس لەوە دەکرێن چەند کاتژمێر بەر لە ئێستا ئاماژە بەوە دەدرێت دەستێکی شاراوە هەیە لە گروپە لە گروپەکانی هەواڵگری ئەمریکی کەوا ڕۆڵێکی کاریگەریان هەیە لەم پرسەدا و لەم هەوڵە کودەتا سەربازیە و بەشێکی ناڕاستە و خۆ دەیانەوێ تێکەڵی ئەم پرسە بن و ئەم قسانش ئێستا گوێبیستی ئەوە دەبین و دەیانەوێت ئەم شەڕە لە ئۆکرانیەوە بۆ رووسیا بگواتنەوە. زۆر باشە بەڕێز دکتۆر حاتەم، من دەمەوێت بزانم تا چەند یعنی بەڕای ئێوە ئایا دەسوەردانی
ئەوروپا و ئەمریکا لەلایەک لە هەڵگەڕانەوەی گروپی ڤاگنەر و هەروەها بەشێک لە سەرکردە سیاسی و سەربازیەکانی رووسیا لەم بابەتەدا هەیە ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم. بەڵێ بێگومان چونکە ئەمە پژگیریان دەکات و پژگیری ئەوانی دیکەش دەکات چونکە ئەمە بۆ چوونیشان هەر بەم شێوەیە و بیری لێ دەکەنەوە چونکە ئەمە گوتارێکە کە ئەوانی دیکەش هان دەدات و دەڵێن کە ئێمە هاتوین بۆ ئەوەی پوتین بگۆڕین ئەمە خاڵی جەوهەریە ئەوان لە دژی سوپا کار ناکەن و هێرش ناکەن بەڵکو لە دژی سەرۆکی رووسیا هەڵگەڕاون و دەیانەوێت بیگۆڕن و ئەمە خاڵە جەوهەریەکەیە بەڕاستی و خاڵێکی زۆریش گرنگە و دەبێتە هۆی کاردانەوەیەکی دیکە لە نێو جەنەراڵەکانی دیکەی ناو سوپاش بەرامبەر بە سەرۆکی رووسیا و کە ئەمە خاڵێکی زۆر مەترسیدارە و ئاکامی جەنگەکە دەگۆڕێ. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر حاتەم حەسوون سەرۆکی ئەکادیمیای نێودەوڵەتی ئەمریکی بۆ خوێندنی باڵا ڕاستەوخۆ لە شاری ڕەبات لە مەغریبەوە لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.